بینەرانی بەڕێز سلااوتەن لەبێ من محەممەد جەباری خۆشحاڵ و بەختەوەرم جارێکی تر لە پرۆگرامی بە کوردی بەیەوەی بەڕز گەیشتمەوە لاڵقەیەم جاری پرۆگرامی بە کوردیدا گفتوگۆ دەکەین لەسەر مژاری مرۆڤ و کات و ژیان لەو چوارچێوەشە کۆمەڵێک تەوەر ئەوژێنین ئەپرسین ئایا ئێمە چۆن لە بەهای کات بڕوانین لە ژیانی مرۆڤدا ئایا ڕۆڵی کات لە ژیانی گەلاندا چییە؟ ئایا زانا و عاریفانی کورد چۆن باسی کاتیان کردووە؟ ئەی چی بکەین بۆ بەهێزکردنی کولتوری بایەخدان بە کات؟ بۆ وەڵامی ئەم پرسیارانە پێکەوە لەگەڵ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سدیق لەو بارەوە گفتوگۆ دەکەین. مامۆستا سڵاو لێبێ، ئەم کاتی جەنابەت باش، ساڵی نوێش پیرۆز بێ. مامۆستا گیان دێنە سەر تەورێکی زۆر گرنگ کە پەیوەستە بە ژیانی هەمومانەوە، ئەوش مەسەلەی کاتە. قسەیەکی ئەوترێ ژیان یانی کات. ئێمە وەکو مرۆڤ چۆن یعنی لە بەهای کات بڕوانین لە ژیانی خۆماندا، چۆن ئەو بایەخی بزانین و چۆن لە بەهای کات بڕوانین؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. دەستەواژەیەک هەیە 20 لە ڕوانگەی ژینگەوە ئێمەش زۆر جار جەختمان لەسەر کردوێتەوە کە بۆ نمونە ئەڵەن شەڕی ئایندە و شەڕی داهات و شەڕی ئاوە. بۆ ئەڵەن لەبەر ئەوەی کەوا نەوت بەسەرە چێت و ئیتر کێشەی نێوان دەوڵەتان بە ئاو دەست پێکە. بەڵام هەستم پێ کردووە لە ڕوانگەی چۆن ئەڵێشیکردنەوەی زۆرێک لەو ڕووداوانەی کە لە ژیانی تاکێکەوە ڕوئەدا تا ئەگاتە حکوومەتەکان و تا ئەگاتە ئاستینەتەوە یەکگرتوەکان و گیان بۆم دەرکەوتووە شەڕی ئەم سەردەمە شەڕی کاتە. یعنی بڕوانە هۆکاری ئەوە چییە کە دوو کەس دوو شۆفێر لە شەقاما زۆر جار ئەو پەلەیەتی ئەوی تریش پەلەیەتی و دوجار بە یەکدا ئەدەن و دوجار شەڕێکی گەورە دروستە بێ. هۆکاری ئەوەیە کە ئەمانە بە سورعەت لێخۆر. ئەم سورعەت و چۆن ئەڵێ خێرابوونە لە پای چیە؟ لە پای ئەوەیە لە مەوعیدێک تاخیر بووە. وانە بەیانیانی تۆ ببینە جادەکان و شەقامەکانمان خەڵک تاخیر بووە، خەڵک دوا کەوتووە لە وادەیەکارێکیان. بەڵێ لە ئەنجامەکەواتە فاکتەری کات بەو شێوەیە. یعنی خەڵک لەگەڵ حکوومەتە پەیوەندیان بۆ تێکەچێ کاتە ئەگاتە سەری مانگۆ بینە شتێکی ناوی سەری مانگە و موچەکەی دیار نییە سەرنجام خۆ پیشاندانەکە بڕوانە بۆ ئاستی دەوڵەتەکان و ڕێنمایەکانی حکوومەت بۆ خۆی بۆ 4 ساڵ پلانێکی داناوە بەڵێنەکانی ئەو لە ئاستی 4 ساڵە ئەبێت جێبەجێ بکرێ. وقتی بەرنامەی حکوومەت لە 4 ساڵە کە کاتە جێبەجێ ناکرێ کێشەی بۆ دروست دەبێت. ئیدی بڕوانە ڕێکەوتنامەی نێوان دەوڵەتەکان لە ماوەی ئەوەندەدا مادەی 140 بۆ نمونە ئەبێ لە کۆتایی ساڵی 2007 جێبەجێ نابێ. کەوتامە جارێکت فاکتەری کاتە مەسلەی دەرمان هەموو ئەکسپایری دەرمانە یعنی هەرچی ئەڕۆی کەواتە دەرکەوت بەڕاستی پێش ئەوەی باسی شەڕی ئایندە بکەین شەڕی ئاوە شەڕی هەموو سەردەمێکمان و شەڕی ئێستەشمان شەڕی کاتە. بۆیە پەیوەندی نێوان تۆ هاوڕێیەکت لەسەر چی تێکەچێت لەسەر ئەوەی لە مەوعیدێکا تاخیرە بێ لەسەر ئەوەی کە ئەچی بەدەمێەوە ئەو نایە لە کاتی خۆیدا وانە کۆڕ سیمینارەکان بۆچی تێکەچن چونکە لە کاتی خۆیدا دەست پێ ناکە. هەموو ئەمانە پێمانەڵێ خاڵی زۆر سەرەکی کە من ناتوانم لەوە زیاتر لە بەرکەمی کاتدا سەری بڕۆم شەڕی ئێستامان شەڕی کاتە. ئەبەرۆ تا کات لە کەمترین یەکەیدا ڕێزی لێ نەگرین و ڕێکی نەخینەوە ئێمە بە ئاسوودەی و بە ئارامی ناژین. ئەوە یەک. دوو هەموو بەرهەمەکانی مرۆڤایەتی سەرنجام یەکێک لە فاکتۆرە سەرەکیەکانی کاتە. ئێستا من و تۆ ئەوتۆوتت ئەڵقەی ئەم جارە بەنێوان بەناونیشانی مرۆڤ و کات و ژیان. باشە ئەوە مرۆڤ من و تۆین. ئەوە شوێن ئێمە لەم ستۆدیۆیە دانیشتوین کەواتە من و تۆی مرۆڤ لە شوێنێکین. ئەم ماوەی بەرنامەیە ئەو قسانەی کە ئەیکەین ئەو سوودەی کە لەم قسانە دەستەکەوێت لە ماوەی کاتی ئەم بەرنمەیەیە. کەواتە جارێکی تر من و تۆی مرۆڤ لە شوێنێکدا ئەوە کاتە بۆمان دیاری دەکا ئێمە چەند دقیقە و چەند کات مافی ئەومان هەیە بەردەوام بین لەم بەرنمەیەدا. کەواتە شتێک نییە لە دنیادا کێشەی گەورەی ئێمە لەم سەردەمەدا کراوەیە کاتە لە بەردەمی مرۆڤەکان و ئازانن کات کراوەیە. ئیدی بۆ تەمەنیش هەروایە. ئیدی هەموو خەڵکی ئێمە پێویست ناکە ئێمە بیری بخینەوە ئەتوانێت ئەو شتانە خۆی بیخوێنێتەوە بەڵام بەبیر خستنەوەیەکی زۆر کورت هەموو کەسمان ئێستا شارەزای ئەوە بووینە کات خەزن ناکری. کات وەکو شتێکی وەکو پارە نییە هەڵیگری ئەو هەرە ڕوە ناتوانێت تو هەڵیگری. کات ناتوانانی چۆنەڵێ بیبەخشی بە کەسێکی دیکە. هەمومان ئەوە ئەزانین کەەوە هەر ئەڕوا هەمووشمان نەزانین تاقیکردنەوەکانی قوتابخانە کاتێکی دیاریکراوی هەیە تا تەمەنی مرۆڤەکان کاتێکی دیاریکراوی هەیە. هەمووشمان وەکو مسلمانێک ئەزانین ئێمە لە هەموو کەس ئەبواە باشتر ڕێزی کات بگرین بەڵام بەداخەوە نییە. هەمومان نەزانین نوێژمان هەیە 5 فەرزە خەڵک هەفتەی جارێ نوێژەکە لە هەندێک ئاینی دیکەیە بەڵام تۆ 5 فەرزە نوێژەکەی و هەر نوێژێکت
إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا موقوت تو باسي وقت تكرت كواتا هموي بانجي تايبتي خوي هي وكاتي تايبتي خوي هي كواتا تونوجا كانت لكاتي دياري كرا خو رمضان پەیوەستە بەکاتەوە خۆ زەکاتدان هەر پەیوەستە بەکاتەوە خۆ حەجکردن هەر پەیوەستە بەکاتەوە خۆ مسلمان ئەوەش ئەزانێ دەڵێ ئێمە بە ناوی خوددا سوێن دەخۆین خوددا بە کات سوێندی خواردووە خوددا بە لەیل سوێندی خواردووە خوددا بە نەهار وانە جارێکی تر بە ضوحا جارێکی تر بە فەجر جارێکی تر بە عەسر هەموو ئەمانە دووبارەیە من بێڵێمەوە کەواتە لە ڕاستیدا وەکو مسلمانێک هەموو ئەمەش ئەزانین ئێمە بەڕاستی سزامان لای خوای گەورە زۆر گەورە ئەبێ کاتێکەوە یارمەتی یەکتر نادەین یاخود بەدەم کاتی یەکترەوە ناچین یاخود لە کاتی خۆیدا ئیش و کارەکانمان تەواو ناکەین خەڵک بۆچی کوردەواری ئەبینی ئەڵێ نێتمە نوێژی فلان بە قەزاکەمە بۆچی ئەڵێ بە قەزا چکە لە کاتی خۆی نەیکردو ئەوانە ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئێمە لە ڕووی ئاینی و ئەبواایە ئەم مەسلەیەمان چاک تێپەڕاندایە زۆر بایەخمان بە جوانی بە کات بێ جاڵێن کات خۆی بۆ خۆی یەکەیەکی دیاری کراوە بۆ هەندێک کەسەڵێ وەڵی کاتم لێ ناڕۆ ئەوەندە زۆرە لە هەندێک کات ئەومانێ وایش هەستکردنی ئێمە بە کات یەکەکەی گۆڕیوە هەنەجار لە وەخت لە بارودۆخێکی ناخۆشایی کاتت لێ ناڕۆ لە بارودۆخێکی خۆشایی کاتت لێ ئەڕوە کەواتە ئەم هەستە هەڵمانە خەڵەتێنێ ئێمە هەرە بێ بزانین سەعاتێک هەر خولەکە سەعاتێکە ئیدی پێت ناخۆشە و پێت خۆشە ئەوە حکایەتێکی ترە جوانە کاتە دوجار دەڵێن باشترین نمونەیەک ئەوەیە کاڵێن ئێمە و کات مرۆڤ و کات وەکو ئەو کەسەیە کە بەفرە فرۆشی سەهۆڵە فرۆشی ئیدی کە نەیفرۆشێ لە کاتی خۆیدا ئەتوێتەوە یعنی بەفرفرۆشێک لە هاوینە ناتوانێت بۆ ماوەی ڕۆژێک بەفر نەفرۆشێ و هەروە داینێ و دوای بڵێ بەفرتان پێ ئەومان پێفرۆشی ئەو کات ئەوە سەهۆڵ نییە بەفر نییە کەواتە لێرەشە ئێمەش کات ئەو کاتەیە کە لە کاتی خۆیدا تۆ بتانی کارەکانت ئەنجام بی کە نەتوانی لە کاتی خۆی ئەنجامی بی ناتوانانی بڵێ سوودێکم لە کات بینی بڵێ جوانە مامۆستا دێنە سەر بابەتێکی تر کە ئەوش مەسلەی کات لە ژیانی گەلاندا یعنی ئێمە قسەیەکە هێڵەن مەسەن ژاپۆن تەنیا سوودی لە کات وەرگرتووە بۆ دەتوانیوێتی وێڕای پلان ئەو پێشکەوتنە بەدی بێنێ لەگەڵ وڵاتانی تری پێشکەوتووە ئێمەش کە دواکەوتین لە بەرەوەی کاتمان بەفڕۆداوە ئایا ڕۆڵی کات لە ژیانی گەلاندا گەلانی تر بە شێوژی گشتی و لە ئێستا و لە ڕابردوودا چ ڕۆڵێکی هەبووە کە بۆ پێشخستن و بۆ سەرکەوتنیان بە دڵنیایی دەڵێن کات لە ژیانی گەلاندا چۆن ئەڵێ لە ڕوانگەی دوو فاکتەرەوە دێناسی یەکەمیان ئێمە هەر گەلێک بین هەر دەوڵەتێک بین ئێستا وەکو دەوڵەتەکانی جیهان ژماریان نزیکی 193 دەوڵەتە ئیدی گەلان زیاتر لەو ژمارەیە پێشکەوتنی هەر گەلێک لە چاو گەلێکی دەوەیەکە لە فاکتەرەکانی کاتە ئەم فاکتەری کاتەش لە هەموو شتێکە سنوورێکی دیاریکرا بۆ هەر نەتەوەیەک و وڵاتێک با بڵێن بۆ هەر وڵاتێک سنوورێکی دیاریکراوی هەیە ئەو سنوورە دیاریکراوە بە خۆشی بێ و بە ناخۆشی بێ بە شەڕ بێ بە ئاشتی بێ ئەو سنوورە هەیە لە نێو ئەو سنوورە هەندێک نەوتی هەیە هەندێک نیەتی کەواتە من ناتنا عەدالەتیەک دروستەکە لە ڕاستیە هەندێک ئاوی هەیە هەندێک ئاوی نیە هەندێک دەرامەتێک و کانزای هەیە ئەوی دیکە نیەتی بەڵام تەواوی مرۆڤایەتی لە کاتا یەکسانیەکیان هەیە هەموو گەلێک شەو ڕۆژی چۆنەڵێ ئەم 24 ساعاتی ئەم 6 کیشوەری لە دنیا ئەژین کاتمان وەکو یەکە ئەم کاتێک کە وەکو یەک هەمانە لە ڕاستیدا ئەم 365 ڕۆژەی لە ساڵێکە هەمانە هەمومان وەکو یەکوان تایدا جاکە جیاواز دەبینەوە ئەوە بەڵگەی ئەوەیە ئەوەی پێشمان کەوتووە چاکتر سوودی لە کات بینیوە ئەوی کە دوا کەوتووە فاکتەری کاتی پشتجۆ خستووە ئەمە خاڵێکی زۆر جیاوازی نێوان گەلانە بڕوانە ئێستا فاکتەری کات لە ژیانی گەلان بۆتە ئەو هۆکارەی کە تایدا گەلێک بە پاشکەوتوو بژمێردرێ گەلێکی دیش بە پێشکەوتوو بژمێردرێ هەر هۆکاری کات نمونەیەک پێ بڵم ئێستا یەکێ لەو گەلانی کە لەم بوارەدا ینی خراپتر لە ئێمن سوودانە بۆ نمونە نمونەی پێهێنەوە دەوڵەتانی ئەوروپا دەوڵەتانی عەرەبیش تەنانەت نمونە بە سوودانە هێننەوەکەوە لە سوودانە وا باوەڵێ مەوعیدمان سەعات 9 ئەگەر دەش هاتم هەر چاوەڕێم بکە خۆ ئەگەر دە نەهاتم وانە یانزەش بوو هەرە بێ 12 بوو هەر چاوەڕێم بکە یعنی ئەمە تۆ لە 9 هەتا 12 خەڵک ڕاگرتووە ئەم نمونانە زۆرن ئەوانەی لە سوودانە خوێنن بۆمانە جێڕنەوە شتێکت پێ بڵێم ڕێکخراوێکی ڕێکخراوی دۆستایەتی نێوان سوودان و سوێد دوو دەوڵەتە منەزەمەی هین هەیە ڕێکخراوی هاوڕێیەتی دۆستایەتی نێوان سوێد و سوودان هەیە ئەو خات و فۆنفۆرە خات و فۆنفۆر سەرۆکی ئەو ڕێکخراوەیە جارێک کۆبوونەوەیکیان لە سوودانە بێ جارێک لە سوێد دەبێت ئەو ژنە گەشتۆتە ئەو ئاستەی کە ئەڵێ هیچ مەوعیدێک لە سوودانە من لەگەڵ ئەم برادەرە سوودانیانە مەوعیدێکمان ڕێک ناکەوێت چونکە بایەخ بەکات نادەن ئەڵێ تاوای ینی ئەڵێ گەشتۆتە ئەو ڕادێ هەموو شتێکیان ئەڵێن ئینشەڵڵا
هەر ئەڵێن ئینشاءڵڵا ئەڵێ ئەو ئینشاءڵڵایش نابێت نایەتە دی لەبەرەوە ئینشاءڵڵاش لەلای ئەو ئافرەتە ئەو خانمە سوێدیە کە ناوی فۆنفۆرە ئەڵێ من ئینشاءڵڵا لەلام بێزراوە بەڕاستی یعنی بزانە بەداخەوە یعنی کۆمەڵگەیەکی مسلمان ئینشاءڵڵا ناشرین بە تاخیر بوون یعنی هەر نەبوون یعنی هەر تاخیر بوون ئەڵێ ئەو کوڕە یعنی ئەوە ڕۆژنامەی هین هەیە میجهەر ڕۆژنامەی میجهەر هەیە سوودانیە ساڵی 2013 بابەتێکی وای بڵاو کرێتەوە ئەڵێ ئەو خانمە وای لێ هاتووە ئەڵێ کەس بەرچاوم نەڵێ ئینشاءڵڵا چونکە ئینشاءڵڵا ئێوە یعنی هیچ یعنی نایکەن یعنی ناکرێ یعنی ناکرێ لەبەرەوەڵێ ئەو خانمە پێی گوتین ئێوە هەم وڵاتێک هێڵی ئاسمانی نییە ناڵن خۆت و جەوی عێراقیە خۆت و جەوی سوودانیە هێڵی ئاسمانی سوودانی ئەو ئەڵێ سوودان ئێروەیز ئەڵێ ئەو ناوی ناوە ئینشاءڵڵا ئێروەیز هەڵە تایارەکانیشتان لە کاتی خۆیان نافرێت تایارەکانیشتان لە کاتی خۆیان نایە بەدەم مەوعیدەکانەوە کەواتە لە جیاتی بڵێن هێڵی ئاسمانی سوودان ئەڵێ هێڵی ئاسمانی ئینشاءڵڵا بزانە مسلمان چەند ئینشاءڵڵای ناشرین کردووە بۆ ناڵی لە کوردەواریشە ئێمەش هەر بە هەمان شێوین ئێمە نمونەمان زۆرەکە خەڵک بۆمانە ژێڕێتەوە ئەڵێ من بە هەر مناڵێکمان داوای شتێکمان لێ بکە پێی بڵێن ئینشاءڵڵا ئەگریە جاری وایە ئەڵێ زان بۆم ناکەی بۆی ئەڵێ ئینشاءڵڵا بزانە ینی ئێمەی مسلمان ئینشاءڵڵامان چەند بێزراو کرد لە لای خەڵک چونکە یعنی هیچ یعنی ئێخە تۆ ناوی خوا ئەهێنی ناوی خوا ئەخێتە سەر چۆن خۆ تاخیر بوویتە ئیلا خاڵێکی تر ئەبینی ئێمەی کورد کە مەوعید لەگەڵ یەکدانین ئەڵێ سەعات نۆ چاوەڕێم کە ئەڵێ بە سەعاتی کوردی یا بە ئینگلیزی ئەبینی چەند عیبە ئەوە یعنی ئەوە یەکێکە لەو خاڵە خراپانەی کە خۆمان بە خۆمانمان کردووە وەمان لێ هاتووە بڵێن ئەرێ بە سەعاتی کوردی یا بە سەعاتی ئینگلیزی بۆنێکەکە نیو سەعات پێشێخەن بۆ خەڵک ڕاست دواکەوێ دەی باشە ئێستا کەواتە ئەمڕۆ کۆمەڵگەی ئێمە گەلان بە شێوازێکی گشتی ئەشتن عەسری سورعەتە دەی باشە ئەگەر سەردەمی خێراییە ئەی ئەم هەموو تاخیر بوونە لە پای چییە ئەم هەموو شتە لە کاتی خۆیان بۆ ناکرێ ئەم هەموو یعنی هەموو کەس دە ئاستی خۆیان کەواتە لێرە بۆمان دەرەکەوێ ڕاستە سەردەمی خێراییە عەسری سورعەتە بەڵام لە هەمان کاتیشدا هەموو خەڵکەکە تاخیرە هەموو خەڵکەکان تاخیرن کەواتە سەرەتای دەستپێکردن بە کارەکان تاخیرە بن یعنی خەڵکەڵێ بازار قەڵەباڵغا خەڵکەڵێ ئۆتۆمبیل زۆرە ئێمادەم ئۆتۆمبیل زۆرە ئەو شوێنی جاران بە نیو سەعاتە ئیگەی پێ ئەگەشتی ئێستا بێ سەعاتی پێشوەخت بۆی دەرچی واتە ئەمە هەمووی پێمانەڵێ گەلان لە بچووکترین یەکەدا کە ئەکات چرکە بایەخیان بەکاتدا و چکە ئەمە بزانین ئەگە بزانی چرکەیەک و ئەگە بزانی بەشەکانی چرکەیەکی چەند مهمەوە نییە ئەوە بچی لە کەسێکی ڕاکەر بپرسی ئەوانەی کە 100 متر ڕاکەن ئەڵێ بە 9.9 چرکە 100 متری بڕیوەوە نییە ئەبدەکەوات چرکەیەک لە ژیانی ئەمە زۆر گرنگە ئەوەی کەوا قیتارێک چاوەڕێت ناکە ئەوەی فڕۆکەیەک چاوەڕێت ناکە لەسەر چەند خولەکێک وانە مە هەمووی بەڵگەی لەسەر ئەوەی کە بەڕاستی کات ئەبێ لە یەکە بچووکەکانەوە بایەخی پێ بدرێت بڵێ مامۆستا ئێمە دێنا سەر مێژووی خۆمان ئایا ئێمە لە ڕابردوشدا هەروە بایەخمان بەکات نەداوە یان زانە و عاریفانی کورد پێشتر زۆر بایەخیان بکاتداوە بۆی توانێن ئەو بەرهەمە جوانەی پێشتر بۆ ئێمە بەجێ بێڵم بەڵام ئێمە ڕەنگەن نتوانین بۆ دوای خۆمان ئەو بەرهەمە بەجێ بێن ئەوەی هۆکارەکەی چیە و چۆن ئەوان باسی کاتیان کردووە بەدڵنیایی کات لە ژیانی چۆنەڵێ مسلمانی ڕاستەقینە مسلمانی ڕاستەقینە بەڕای من عارفانن عارفانی کورد چاک لەگەڵ کاتە یعنی چۆن ئەڵێ تێکەڵ بوونە هەستیان بەبوونی کات کردو و زانیویانە کات ژیانە و زانیویانە کات یەکسانە بە تەمەن تۆ بڕوانە مەسەلەن مەحوی لوتکە مەحوی ئێمە ئەڵێ لەمە بەزایع چوو لەما لا یعنیە وەقتم هەموو یعنی دەبێ وەقتێ لە بول وەقتێ بخوازم تاتیا بمرم یعنی پێمان ئەڵێ ئێمە کاتمان هەیە بەس بەزایع چوو لە چی لەما لا یعنی یعنی خەڵکی ئێمە کاتمان بە فیرۆ دەچێت لە مالایعنی مالایعنی ئەمە شەرحێکی کوردی بە کوردی فەرمودەی پێغەمبەرە درودی خوای لەسەر فەرمێ من حسن ئیسلام المرء تركه ما لا يعنيه یعنی نیشانەکانی باش مسلمانی نیشانەکانی ڕاستەقینەی مسلمان چێیە بەجێهێشتنی ئەو شتانەی کە پەیوەندی بەوە نییە ئێخۆ خەڵک لە ئێمەمانان لەم سەردەمە زیاتر بەو شتانەوە خەریکین کە پەیوەندی بە ئێمەوە نیە خەڵک ئەبینی بە ژیانی خەڵکەوە خەریکە لە جاتی بە خۆیەوە خەریک بێ غیبەتی خەڵکەکە لۆمەی خەڵکەکە قسە بە خەڵکەڵێ جۆن بە خەڵکەدا خەڵک کافرەکە یعنی تۆ خەڵکی خەمی خۆت بێ خەمی چوونە بەهشتی خۆت بێ خەڵک بۆ دۆزەخەنێری یعنی ئەمانە هەمووی مالایعنیە بۆیە مەحوی زۆر جوان بۆمان بەسەکە ئەڵێ مرۆڤی سەردەم ئەو کات و تا ئێستش هەوا بەزایع چوو لە مالایعنیە وەقتم هەموو یعنی
دەبێ وەختێ لە بوو وەختێ بخوازم تا دیا بمرم یعنی ئەگە کاتت بۆ مردنیش نەماوە ئەنی ئەو لەو سەردەمە پێشببینی ئەوەی کردووە وەک سەردەمی ئێمە یعنی خەڵکەگاتە ڕادەیەک کاتی نیەتیای بمرێ ئەبێ لە بوو وەقت لە خاوەنی وەقت کە خوددایە داوای وەختی ئیزافی بکە وەختێکی باتێت تیای بمرێ یعنی ئەمە فەلسفەیەکی یەکجار عمیقە بە من ناکرێ هەموو ئەم وردەکاری نێو ئەو دێڕە شیعرە چۆن لە ڕووی ئاینی و لە ڕووی فەلسفیەوە شی بکەمەوە جارێک وەرەوە بۆ سەید عەبدوڕەحیمی مەلاسەعیدی تاوگۆزی مەولەوی کە وتمان کاتی خۆی مینۆڕسکی ئەڵێ ڕۆژەڵات دوو کەسی تایە وانە یەکیان فیردەوسی یەکیان مەولەوی خن مەولەوی ئەڵێ بازاڕن وادەی مامەڵەن ساقی هەی بگرەفانی و بدەرباقی بە چوار گوشە پێمانەڵێ ئەم ژیانەی ئێوە وەکو بازارێک وایە مامەڵەیەکی تیاکەن ئەم مامەڵێ ئێوە لەگەڵ خوددایە ئیکەن کە تەمەنێکی دیاری کراوی پێبەخشیون ئێوە مامەڵاکەن بەم تەمەنە لەگەڵ خوددا بۆ ئەوەی کردەوەی جوان پیشاندە نەخۆتان بتەقێنەوە و خەڵک بکوژن و خەڵک سەر بڕن و خەڵک کافرکەن و ئیسلامێکی ناشرین پیشانی خەڵک بن و خوددایەکی تووڕە بە خەڵک بناسیێنن خوددا ئێمەی بۆ ئەوە دروست نەکرد بۆ پێچەوانەی ئەمە دروستی کردین ئەبێ ئەمە خێر بین بۆ مرۆڤ ئەوەیە کە مەولەوی بەڕەحمەت بێ ئەڵێ کە بازاڕان وادەی مامەڵەن ساقی هەی بگرە فانی و بدەرباقی یعنی ئێمە بەم عومرە کەمە فانیە دەیدەین بە چاکەکردن لە پێناوی مرۆڤایەتی بەڵام خوددا باقیمان پێدەبەخشێ باقی ژیانێکی نەبڕاومان پێدەبەخشێ کەواتە ئەم مامەڵەی کە لەم بازاری ژیانە ئەیکەین و مەحویش لە شیعرێکی ترا بە سووقی تەمەنی دائنێ ئەم دەهرە بە سووقی تەمەن و بازاری تەمەنی دائنێ پێمانەڵێ لەم ماوە کورتە لەم زەمەنەی کە پێی دەگوترێ ژیان و پێی دەگوترێت تەمەن ئێوە ئەو مامەڵەیە لەگەڵ خوددا ئەکەن هەر چیتان کردبێ ئێوە جزئێکی کەم شتێکی فانی کەم بە خوددا دەدەن بەڵام خوددا باقیەکی درێژکراوە بۆی ئەمەش دارێکی تر وردەکاری نێوە و ئاەتەیە وئین یوما عند ربک كألف سنة مما تعودون یەک ڕۆژی ئەو شوێنەی لە دوای مردن بۆی دەچین زەمن لەو شوێنەدا یەک ڕۆژی ئەوێ 1000 ساڵی ئێرێ جابزانێ ئێمە بە کاتێکی زۆر کەم چەند نیعمەتێکی درێژخایەنمان پێدا خوددا ئەگەر چاک بین مرۆڤ دۆست بین ژیان دۆست بین خزمەتی مرۆڤایەتی بکەین لە خەمی خەڵکدا بین لە خەمی پێشکەوتنی خەڵکدا بین هەر ئەمەیە جارێکی تر مەولەوی بە ئێمە دەڵێ ئێمە جارێکی تر ناینەوە ئەم ژیانە دەڵێ آخر سەفەرن ڕاه خەیلێ دوورن منزڵ بێپایان تۆشە زەرورن ئەمە آخر سەفەرێ ئێمە ئیکەین یعنی چۆن قوتابی دەوری دووەمی هەیە ئیدی ئێمەش بە هەمان شێوە قوتابیەک ساڵی دووەم دەوری دووەم ئیدی ئەم ئێمە کە هیچ مرۆڤێک جارێک ناگەڕێتەوە ئەم ژیانی ئێرە بۆ سەر ئەم ڕووی زەویە قسەکەی مەولەوی وایە ئەمە آخر سەفەرە ئەم آخر سەفەرش پێمانەڵێ ڕاه خەیلێ دوورن ئەو ڕێگەی کە بۆیەچین ڕێگەیەکی دوورە ئەم ڕێگە دوورەش لەبەر ئەوەی منزڵ بێ پایانە چیما تۆشە زەرورە ئەبێ تۆشەت هەبێ تۆشەی ئەم ڕێگەیە بکاتەوە هەمووی بکاتەوە ئەو تۆشتێش بریتە لە خزمەتکردنی مرۆڤایەتی هەر ئەمەیە جارێکی ترمان باتۆ لای خزمەتی پرۆفیسۆر دکتۆر مستەفا زەڵمی بەڕەحمەت بێ لە کاروانی ژیانم لاپەڕە 583 چاپی نوێ دەڵێ ئەوەی کە من کردم بە بنچینە بۆ ژیانم و ژیانم لەسەر بنیات ناوەکو بنچینە بریتە لە کات ئەوە لەو نیشۆنەڵێ چەند لاپەڕەیەکی بۆ تەرخان کردو بە ناوی نرخی کات لە ژیاندا نرخی کات لە ژیاندا دەڵێ ئەم دەستەواژەی دەڵێ کات شیرە نەی بڕێت دەت بڕێ ئەم بڕگەیەم لە ژیانی خۆمدا کردو بە بنچینە بۆ گشت ئەو دوای ژیانم بۆیە ئەبینی کەسێکی ئاوا لە 92 ساڵ تەمەنی پڕبەرەکەتە ئەم هەموو شتە نوێی پێگوتین چەندین کێشەی گەوری بۆ چارەسەر کردین کە بەڕاستی ئەتوانی بڵێ ئیجتیهادێکی گەورە بوو لە نێو ئاین بەڵێ جوانە مامۆستا سەر دواتەوەر کە پەیوەستە بەوەی کللتوری کاتەوە ئێمە زۆر توێژینەوە و بابەت لەسەر بایەغدان بە کات و کللتوری کات بەڵام تا ئێستا نەوەتە کللتورێکی تەواو لەم ڕۆژەڵات و لای کوردیش بەداخە بۆچی ئەم ینی بەهێزکردنی کات نابێتە کللتور ینی بەڵام سوودوەرگرتن لە کات وەکارەکانی چێوە ئێمە چۆن بتوانین سوود لە کات وەرگین و کللتور خاڵی یەکەم بریتە لە مەسلەیە کە جیاکاریەک بکەین لە نێوان سورعەت و عەجەلە ینی کۆمەڵگەی ئێمە لە ڕووی کەلتورەوە کەلتورێکی خراپی هەیە هەر ئەگەر یعنی تۆزێک بڵێ ئەو ئیشە لە کاتی خۆیان جێوەجێ بکاڵێک کاکە شەیتان پەلەی کرد چاوی خۆی چۆر کرد پەلە جیایە خێرایی جیای وشەی سورعەت دیوە لە قورئانە وشەی عەجەلەش دیوە لە قورئان عەجەلە هەمیشە لەو مەجالە هاتووە کە ئینسان هەڵەی تیاکە پەلەی تیاکە تووشی زەمە بێ بەڵام سورعەت ئامانجەکە دیارە کاتت بۆ دیاری کردووە لەو کاتە دیاریکاوە دەگەی بۆیە ئەبینی خوددا عەجەلەی بۆ خۆی هەڵ نەبژارد وەکو سیفەت بەڵام سورعەتی بۆ خۆی هەڵبژارد ساریعوا وسارعوا يسارعون والله سريع الحساب
وهو نەک سەریع وهو ئەسرع الحاسبین بله سرعت یعنی خێرایی لە خێراییدا خێر هەیە لە چاکەکردنە لە گەیشتن بە ئامانجێکە تۆ بینی شارێک بریتێ لە 1 سەعات کەواتە تۆگەر لەسەر 100 بڕۆی لە سەعاتێکە ئەگەی ئەمە پێی دەگوترێ خێرایی بەڵام پەلەکردن چییە بۆ ئەتەوێت بە نیو سەعات بگەی وانە دیارە بە سرعتەکەیتە 200 یا تووشی مشکلی ئەبی کەواتە ئەمەیە کەواتە هەڵێ ئەڵێن فلانە کەس سەریعە فلانە کەس پەلەیە فلانە کەس عەجەلەیەتی چونکە عەجەلە مەزمومە سرعت یعنی سرعتەکە دیاری کراوە بەپێی زانست دیاری کراوە ئەم جادەیە ئەبێ ئەوەندە لە سەری بڕۆی تۆ لەسەر ئەو خێرایەتیە پەڕت نەکرد وەک ئەوە ڕۆیشتی تۆ باش ڕۆیشتوتە ئەوە سرعتە بەڵام ئەوەی کە پەلە ئەکە ئەوە پەلەکردنە کارێکی خراپەکەواتە ئەبێ کۆمەڵگەی ئێمە ئەو ڕاستەقیلەیە بزانێ سرعت بۆ کاری خێرە عەجەلەکردن بۆ کاری خراپە لەبەرەوە ئەبی ئەم دەستەواژەیە لێکتر جیا بکاتەوە خاڵێکی تر کە زۆر سەرەکیە ئێمە دەبێت سزایەکمان هەبێ بۆ خۆمان سزای خۆمان ئەوەیە کە ینی ئەبێ بنمیچێک بۆ مەوعیدەکانمان دابنین من بە تۆ ئەڵێم تا سەعات 2 مەوعیدمانە من بۆ خۆم لە ژانی خۆم واکەم ئەڵێم تا چەند نەهاتی لە نۆوە تا چەند نەهاتی من بڕۆم خۆت پێم بڵێ خۆ ناڵێ سەعاتدە ئەبێ بڵێ 9 چارەک کەوتی 9 چارەک کەوتی 9 چارەک من لە چارەکە بڕۆم ئیتر نابێ گلەیم لێ بکەیت کەوتە کێشەی ئێمە ئەوەیە خەڵکی ئێمە مەوعید لەگەڵ یەکتر دانێن دوای کراوە ئەبێ کە کراوە بێن بۆ 5 بوێ ئەو لە 9 مەوعیدی دانەوە من هاتم تۆ لەوێنە گلەیشەکە و قەرزادی کردووی کەواتە ئەبێ کاتی بنمیچی ئەو سەری بۆ دیاری بکەی ئەم سەقفە بێ لە هەموو ئیشێکەوە بکەین من لە ژانی خۆمە زۆر محازەرات و کۆڕ و سیمینارم بووە لە زۆربەی شوێنەکان ئەوەم گوتووە هەر سیمینارێکی من بوو خۆم تای دێم ئامادە بووم ئەڵێم سەعات 9 من لەنەوە لەو شوێنە ئامادە بوومە بە ئامادەکارەکانیشی زۆر جاڵ ئەوڵم من تاخیر مەکەن بە دانیشتنەوە با بچینە هۆڵەکە دانیشین ئەڵێ خەڵک نەهاتووە ئەڵێم نابێت سزای ئامادە بووان بین ئەبێ بچین ئێمە بۆچی خەڵاتی تاخیر بووەکانەکەین وەڵاشتا هۆڵەکە پڕ سزای ئامادەبان بۆ دیت نابێت سزای ئامادەبان بدەین من ئەڵێم یەک کەسیش بێ لەوێ قسەی بۆکەم ئەگەر هەر سیمینار و کۆڕێکی من بوو وترا سەعات 9 ئەگەر لە 9 چارەک لە ناو ئەم شارە بوو لە 9 چارەک لە شارە لە شارێکی تر گوتومە 5 دقە زیاتر خەتای من نییە ئەگەر لە 9 چارەک 9 دقە من نەهاتم هەموو چه ئارەزوو هێ بڕۆ بەجێ بێڵێ با بڕۆ چاوەڕێم نەکە با سزان بە بەڵێ تۆ لە کاتی خۆیان لەوەندە نەهاتویت ئەبێ بە فێری ئەم یاسایە ببین خاڵێکی تر ئەوەی بەڕاستی ینی ئەمڕۆ ئەوە نیە بڵێ فلانە کەس ڕۆژانەکەی ئەوەندەیە ڕۆژانەکەی ئەوەندێ ئەم ڕۆژانە و بابەتانە بێ بینەوە سەر سەعات ئەبێ بێن وەک وڵاتانی پێشکەوتوو بە سەعات ئیش بکەین ینی قیمەتی وەقت کرێی خەڵک بە سەعات بدەیت بزن چەند سەعات کارت کردووە تاوەکو لەستێ فێری ئەوە بین کە سەعات بە قیمەتە فلانە کەس ئەڵێ من لە بەیان تا ئێوارە ئیشم کردووە خە تۆ لە بەیان تا ئێوارە هەمووی ئیش نەبووە وانە ئەمە غەدرەکەین هیوای تایە چاک ئیشی کردووە هیواشی تایە چاک ئیشی نەکردووە کەواتە زۆربەی وڵاتانت هەتا ئێستا چێشتخانەکان هەڵە ببێنەرەوە بۆ فێ مەفتوحەت هەیە بۆ فێی کراوە بەڵام لە 1 سەعات زیاتر نا لە 2 سەعات زیاتر نا بۆ چونکە بێ کاتێکی دیاری کراوی بخۆ ناکە 4 سەعات لەوێ بیت و بڵێ بۆ فێی کراوە کەواتە کات لەمە دوابێ بە سەعات بۆ یەکتری دابنین کات بۆ یەکتری دابنین بەڵێ ئەبێ ئەم شتانە شەرتی جەزایی هەبێ ئەرێ ئێستا کرێکارێک وەستایەک بە تۆ ئەڵێ تۆ خان و دروستەکەی پێت ئەڵێ بەیانی دێم بۆ ئیشەکە ئێنایە ئیشەکەی تۆ تاخیرێت باشە نەهاتنەکەی ئەو نابێت سزایەکی لەسەر بێ ئەبێ سزایەکی لەسەر بێ لە زۆربەی وڵاتانە هەموو ئەم کۆنتراکت هەر لە نێوان گەورەکان نییە تۆ بەیانی ئەڵی کاونتەرێکم بۆ دروست کە خاوەنی ئەو کاراڵی ڕۆژی پێنجشەممە سەعات ئەوەنە دێم بۆ لای تۆ ئەبێ لەگەڵیا مەرجی سزادان هەبێ ئەی ئەگەر ڕۆژی پێنجشەممە سەعات دەنەهاتی کاونتەرەکەم بۆ دروستکەی ئەبێ سزای لەسەر کە سزای لەسەر نییە ڕۆژە تاخیر بۆ تۆ داوامت بەجێشتوە لە ماڵەوەی چاوەڕێیەکەی ئەبێ مەرجی سزاییمانە بێ یاسا ناسەکان ئەمە باشدان پێوتێ شەرتی جەزایی مەشروعێک کە بەوەندە $1,000,000 دینارە گرتوتە بەینی جاران ئەڵێم ئێستا ئەڵێ لە ماوەی 300 ڕۆژە بێت تەواویکەی ئەگەر لە 300 ڕۆژە تەواو نەبوو لە جیاتی لە بری هەر ڕۆژێک تاخیر بوو ئەوەندە 1000 دینارە بێ غەرامە بی کەواتە پێبژاردن هەیە لێرە بەمان دەرەکەوێ ئێمە پێویستە ئەگەداری کاتی ئەرێ باشە ئێمە مسلمانین ئاەتێکی هەرجێ بەجێ ناکەین ئەشتین مسلمانین خوا ئەفەرمێ خوا وئین قیل لەکم ارجعوا فارجعوا باش نییە کە من هاتم بۆ لای تۆ بەڕاستی کاتت نەبوو پێم بڵێ وەڵی داوای لێبوردنەکەم بارودۆخم باش ناتوانم یعنی پەیوەندی ناتوانم پێشوازی باش لێ بکەم ئەمڕۆ ناتوانم داوای لێبوردن خوا فەرمێ وئین قیل لەکم ارجعوا فارجعوا خەڵکی ئێمە وا نازانێ پێی وایە ئەمە نابێت کەلتورەکەی هی ئەوەیە کە ناتوانێت بایەخ بەم خاڵە بدە
حکوومەت بە هەمان شێوە حکوومەت ئەتوانێت لە ئاستی سەرەوە ئەمەمان بۆ بک بە کەلتور حکوومەتی ئێمە باسوود لە ئەزمموی حکوومەتەکانی تر وەرگێ باسوود لە بەرنامەی 4 ساڵی حکوومەتەکانی تر وەرگێ ئیدی کات ژیانە لە ڕاستیدا آخر قسم ئەوەیە کە هەر بۆنەکانی نەتەوە یەکگرتوەکان پێمانەڵێ ئاگاداری کات بن یەکی 6 ساڵڕۆژی جیهانی مناڵانە دوای 2 مانگ شتێک 12 ڕۆژ 2 مانگ و 12 ڕۆژ 12 هەموو ساڵێک ساڕۆژی جیهانی لاوانە دوای 2 مانگ یەکی 10 ساڕۆژی جیهانی بە ساڵات چوانە دوای 2 مانگ 12 ساڵڕۆژی خاوەن پێداویستە تایبەتەکانە وەک بڵێ بۆنەکانی نەتەوە یەکگرتوەکانیش پێمانە لە ئەگاتان لە خۆتان بێ بە 2 مانگ ساوان ئەبن بەلاو ئەبن بە تەمەەن ئەبنە خاوەن پێداویستی تایبەت ئەوە ژیانتان بڵێ مامۆستا زۆر سپاس بابەتەکەی خۆش بوو نامان ئێمەش کاتی کاتمان زیاتر بڕات چکە باسی کاتمان کرد زۆر سپاس بۆ بۆچونەکانت بینرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێرە لەگەڵ ئێمەمانەوە تا ئەڵلقەی داهاتوو بەخواتە نەسپێرم هەر شاد